پێشان بە 400-500 دیناری و ئێستا بە 2000 دیناریە تاسیرێکی زۆری دەبیت. کەوا بە نرخی خۆیتی چکە ناتوانین گرانی بکەین ئەمە لێرانە. نرخی 1 کیلۆ تەماتە لە گومرگی ئەولێر بووە بە 2000 دینار بۆی ئەوەی ئەو بارودۆخی لە ناوچەکەدا هەیە نرخی بەشێک لە سەوزە و میوەش گران بۆ جا هاتوومەتە گومرگ و دەمێت قسە لەگەڵەکێک لە کاسبکارەکان بکەم بزانم بابەتەکە چۆنچۆنە قوربان سڵاوت لێ بێتت ئەگەر پێم بڵیت نرخی تەماتە بە چەندە و بۆ ژوایە؟ نرخی تەماتە ئەو ڕۆعالیان ئێستا لە هەولێرێ لە 2000 تا 1500 دیناری پەیوەندی بە ئێرانێوێ لە ئێرانێ مەمنوع لێ ناگەڕێت داخل بیتن ڕسکان کەمووی بە ئازادی دێتن خیار دێ پیازێ هەموو شتەکان بە ئازادی دێت تەنها تەماتە لەوێش کەمە بە قورسی دێتن لە ئێران بە قورسی بەرێ باشە گرانبوونی نرخی تەماتە کاریگەری لەسەر شوێنە گشتەکان دەبێت بەرمونە چێشتخانەیە فرۆشگای کو چیلۆی تەماتە پێشان بە 400-500 دیناری و ئێستا بە 2000 دیناریە تاسیرێکی زۆری دەبیت. باشە پێشبینی دەکەن هەرزان بێتن یان گران بێتن بەرێ 20 ڕۆژ کە مانگە چکە تەماتێ نەزەف پێرادەگا ئیسامەڕای پێرادەگا فەرقی زۆر دەبی هەرزان دەبیت ئێستا گرانبوونەکەی موقەتە بەرێ موقەتە ئایشاڵڵ. باشە یەکسەم لەگەڵێک دوو شوێنی دیکەش کردن ئەو تەماتەیە بۆ جنوب دەڕوا ئەوە تا چەند بەرێ لە جنوبیش دیتی تەماتەی نییە سالان بەسرا دەما هەتا مانجی 5 دەما ئێستا لەبەر باران وشتی تەماتەی بەسراش ئەویش نەما نەزەفشتا پێڕانەگەیە مەزبورە کاورە بێ لێرە بارکات. ئێستاش هاتوومەتە یەکێک لە چێشتخانەکان دەمێت بزانم گرانبوونی نرخی تەماتە چ کاریگەرێکی لەسەر چێشتخانەکان دروست کردو. ئێستا جان سڵاو لێ بێماندوو نەبی ئەگەر پێم بڵێ گرانبوونی نرخی تەماتە چ کاریگەرێکی لەسەر کاریگەری نرخی تەماتە بزەبت کاریگەرێکی زۆری هەیە لە بۆ ئێمە چونکە ئەگەر پێشتر تەماتە چلوی بە 1000 مان کڕێبە ئێستا لە گومرجێ لەماندێ بە 2000 یانیەوە حسەی ئێستا سرف نەکە ڕۆژێ 3 سندوق تەماتە دەڕوە لەگەر بەراوردی بکەین لەگەڵ زاران دەکات 90,000 پارەی زۆرە لەو کاتوەختی کە نەک تەماتە بڵین هەموو شتە گران بووە لە غازی دەرەی لە ئاردی دەڵێ لە دەبەک زەید دەڵێ پێشتر 1500 بوو ئێستا کە بە 3000 دەیکڕی. باشە چیتان کردووە بۆ ئەوەی زەرەر نەکەن؟ وڵات چیمان کردووە ئەوە تا کرێکار و شتانەمان کەم کردەوە بە نسبەتەوانە شتیت کرد ژیانی خواردنتان گران کردو وەڵاهی شیشکەوا بە نرخی خۆیتی چکە ناتوانین گرانی بکەین ئەمە لێرانە. باشە دەکرێت بڵێن لەم بارودۆخەدا چەندتان زەرەرە؟ وەڵاهی ڕۆژانە بڵێم ئەگە بڵێم ڕۆژانە زەرمانە درۆن نییە چکە بازارەکە بە عام هەمووی کزە و کو بڵێ کە دێ دەرێت جەوەکی کە ئابەیە لە هەموو لایەک ناخۆشە بە نسبەت هەموو شتێک گران بۆ لۆمە و گرانیش هیچ کاتێک باش نییە لە هەم لۆ کڕیار هەم لۆ فرۆشیار.